بنای خۆی گەورە میرەبان بینەرانی بەرنامەی پەروەردەی تایبەت خۆشحاڵم لە بەرنامەیەکی تریش لە شاری هەڵەبجە لەگەڵتاندا دەبم. لە بەرنامەی پێشووتردا باسمان لە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە کرد کە خۆنەویستانە کۆمەڵێ مامۆستای زۆر دڵسۆز هاوسۆز و پاڵپشتی خێزانەکان و منداڵانی خاوەن پێداویستی تایبەتن کە لە پشووی هاویندا هاوکاریان دەکەن بۆ ئەوەی لە بەرەو پێشچوون و بەدەستهێنانی کارامەییەکانیان دانەبڕن. ئێستا لەم بەرنامەیەدا زۆر بە وردی باز لەو کار و چالاکیانە دەکەین کەەوە بە شێوازی کردداریش هەندێک پێشانی خێزان و هەنارانی وارە درێ کە چ جۆرە کارێک دەکەن چ جۆرە یاسا و ڕێسا و پرۆگرامێک لەگەڵ ئەو منداڵاندا بەکاردەهێنن تاوکو سوودێک بگەین بۆ خێزانانەی کە لە دەورەوەی ئەو خێزانانن کە لە منداڵەکانیان لێردا سوودمەند دەبن. مامۆستا بەهجەت ڕەحمان کە کەسێک ینی ئەو ناوەی کە دەیهێنی دڵسۆزیەکەی ئەومان پێ دەڵێت کە مامۆستا بەهجەت پێویست دەکات بەهجەت ناوێک لە تاوی شار و شارستەکانی هەرێمی کوردستان هەبێت چکە مامۆستا ماشەڵڵا جگەلەوەی کە لە ڕێکخراوی کەمەندامان دەتبینی هەر کەسێکی چالاکی هەردەم هەبن یا ڕەبی سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشحاڵ و شەرەفمەند بوو کە لە نزیکەوە بینی من مامۆستاگیان. بەناوی خوای گەورە مامۆستای قەدرگران مامۆستا ئاسکە سەربەرز بن ئینشەڵڵا یاخوا بەخێر بن هەر لە قەڵات زێەوە تا هەڵەبجە بەخێر بن سەر و سەر چاو. ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ماوەی 10 ساڵە بە سپۆنسەری ڕێکخراوی فیدای نێودەوڵەتی و بە چاودێری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بەداخەوە لە هەڵەبجە کەس قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت نزیکەی 627 قوتابی خاوەن پێداویستمان هەیە. بەڵام بەسپاسەوە بۆ هەموو هاوکارەکانمان ئێستا ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە خۆی یەکلایی کردوەوە 10 ساڵە ئیش لەگەڵ سەرجەم مناڵانی خاوەن پێداویستی تایبەت دەکات. لە ساڵی 2006 وەزارەتی پەروەردە بە 2 قۆناغ پەروەردەی تایبەتی خستە بواری جێبەجێکردنەوە پێشوەخت لەگەڵ بنەڕەتی بەڵام لە پێشوەختەوە تا بنەڕەتی بەڵام لە هەڵەبجە تا زانکۆ ئیشیان لەگەڵاکەین بە سوپاسەوە. ئێستا تەلەبەمان هەیە ئیمساڵ خەریجی زانکۆیە گرفتەکەشی ئاستی سێیە قورسەکەیە هەمانە نابینایە لە زانکۆیە گرفتی هەیە شەلە لە هەر لە ئامادەیەکانە یعنی ئێمە لە پێشوەخت لە باخچە لە بنەڕەتی تا زانکۆ ئیشیان لەگەڵاکەین. ئێستاش ئێمە 10 ساڵە خولی هاوینەی یەکەینەوە بەڵام خولی هاوینەی ئیمساڵمان جیاوازترە وەکو ساڵەکانی کە هەر هەفتە و 27 مناڵ بەڵام بە شێوازێکی جیاواز مامۆسای جیاواز ئێستا مامۆستا پەیمان لە هونەرە جوانەکانە لە کۆیەوە هێناومانە لێرە ئیشەکە مامۆستا زەهرا خۆی ڕاهێنەرە هێناومانە لێرە ئیشەکە ڕاهێنەری پەروەردەیە لێرە ئیشەکە مامۆسانیانمان هەیە یان خان خۆی توێژەری دەرونیە لێرە لەگەڵ مناڵەکانە خۆشم لەگەڵ یانە مامۆسایەکی وەرزشمان هێناوە کە خۆی یەکێکە لە ڕاهێنەرە سەرکەوتوەکان لێرە لە پێنجشەمانە ئیشیان لەگەڵاکە. لە ناو بارگای ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە لەبەرەوە زیاتر ئاگامان لێبێ ئێمە بە هاوکاری دایک و باوک بە هاوکاری پەروەردە بە هاوکاری هەموو فیئەکان لە هەڵەبجە ئەتوانی ئیش لەگەڵ مناڵەکانە بکرد. وانەکانی ئێرە چۆنە لە یەکشەمەوە تا پێنجشەمە هەموو پێنجشەمەیان بێنە ساحەیەکی داخرا و لەوێ ئەیانکەن بە 6 گرو لەگەڵ مامۆسای وشیار و مامۆساکانە ئیشیان لەگەڵاکەین. بەڵام یاریەکانی کەمان لێرە هۆنەرە بینیتان خۆتان هۆنەر بە هەموو شێوازەکانی مناڵی خاوەن پێداویستی تایبەت بە هەرەیەکی شاراوەی هەیە ئەتوانی بگەڕێ. ئێستا ئێمە دۆزیمانەتەوە چەند لە ماوەی ئەم 1-2 هەفتە کە مناڵی وامان هەیە توانای باشی هەیە لە بە ئیشکردن بە سیرامیک یا بە وێنە بەو شتانە اینجا یاری کە و فێر بە. ئێستا بۆ نمونە ئێستا ئەم یاری هەم بۆ تەرکیز هەم بۆ لە بیر نەچوونەوە جاری وایە تۆ ئیش شتێکت بیر ئەچێتەوە بەڵام ئەگەر ئەم یاریە بکەی بۆ هەموو کەسێک ئەم یاریانەی کە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە دابینی کردووە ضرورە لە هەموو ماڵێکە هەبێت. ئێستا مامۆستا ئاسکەگیان بەم شێوازە یاریەکە داکەین ئەم یاریە ئادە ئێستا دەست پێ بکەن ئافرین ئەم جارەیان سەریع دەی زەرد ڕەش سوور سەوس شین دەی نە ئەوە غەڵەت بوو سەیریکە ئەم جارەیان باش قەی ناکە ئافرین دەی زەرد ساوس سوور شین ڕەش زۆر باشە ئافرین تاو دەست خۆش. ئەمە یاریەکە لەو یاریانەی کە مناڵانە بەکارهێنن چەندین جۆر یاریمانەیە ئێستا باسیەکەی
ماوەساسکە یان یاریەکی کەمان هەیە ئەم یاری ئێستا لەبەر دەست جەنابتایە سەریکە ئەمە بۆ ماسوولکەی بچووک بۆ پەنجەکان زۆر باشە 4 کەس 2 کەس بەکارهێنرێت ئەم وێنەیە لە بەردەم تاداێنەی بۆ نمونە ئەڵێ ڕێک ئەبێ بەرامبەر داینی ئاوە بۆ نمونەڵێ بە مناڵەکە ئەینەنەوە بۆ مسامە سپیانی خاڵیە 300 سپی دوایەتە زەردەکە بە پەنجەکانی ئاوا بە پەنجەکانی ئەیان هێنێتە سەرەوە و ڕێکیانەکە ئەمە یاریەکە بۆ تەرکیز هەم بۆ پەنجەکان بۆ لابردنی فشار زۆریانی یاریەکی زۆر تایبەتە ئەمە لەگەڵ مناڵەکانە یاریەکی کەشمان هەیە ئێستا ئەمە لە ماڵە خۆم هەمە یعنی زۆر زەرورە ئەم یاریە لە هەموو ماڵێکە هەبێ یاریێکی خێزانێکەواتە بەڵێ ئەمە یاریێکی خێزانیە بەڵێ بۆ نمونە ئێستا باو ڕسمە بەدەست جەنابتەوە بەڵێ من ئەم ڕسمەمدا کردووە باشە ئادەی مامەسا ئێستا بڵێن تۆ نیوەت لایە با نیوان لای تۆ بن ئەمە پێشبڕکێ ماوەستا ئاسکە ئێستا بە سەریعی یەک دەستکاریان مەکە هایسا یەکەم دانەیان ئەمە بەدەستەوەیە بزانە کامەیتیایە هەرکە زوو دای بەزێنە هایسا من ئەو بەفرەکە هەرکە زوو تەواوی کە دێ مامەسا نا لە خۆتۆنە ئەبێ بزانی کامەیتیایە بڵێ مامەسا ئەوە زۆر باشە ینی بگەڕم ئەوە دارەکە یەکسەر نا لە ئەوڵەوە های سێکسر ئەوە دارەکە ئافری دێ ئەمەش دارەکە دیسان ئەبێ زوو مامۆساگیان ئەبێ یەکێک لەوانەی تیاابێ نەمە خەژێرەوە ئەگەر بۆ منە تۆ هەر تۆ دای دەکەیت و هەرکە نا تۆ چاوەڕێمەکە هەرکە زوو بتوانێت بیدۆزێتەوە چونکە لە هەموو ڕسمێکە دانێکی ئاوایتیایە زۆر دەیسە پێشبڕکێکەمان ئەوەیە ئەمە گوڵە بە ڕۆژەکە ئەوە گوڵە بە ڕۆژێتیا بوو دەی سێریکە مامەسا بزانە کامەیتیایە ئەمە هینەها عینی ئەوەیە دێ مامەسا سێر پێشە کەوتم دەی چی ئەخ لە خۆتۆ نابڵێ ئەو یاری هەیە باتیایەتی ئەها سێری سێ تۆڵێ تیانە باشە ئەوە قەڵەمەوە قەڵام زۆر باشە دێتەوە ئەمە یاریەکە ئەوە هایسا ئەم لەنگەرە ها لەنگەرەکەی نۆتی مۆسیقاکە ئەوتان نۆتی مۆسیقا و نۆتی مۆسیقاکە تەواو ئافێ ئەمە یاریەکە مامەسا زۆر زەرورە بۆ مێشک بۆ تەرکیز ئەمە یاریەکی کە اینجا یاریەکی کەمان هەیە یاریەکان زۆرن بەڵام بۆ ئەم دەورە هەڵمان بژاردون بە پێی گرفتەکان ئەم یاریە ئەمیش ڕسمە مامەسا ئەمەیان تۆزە قورسە بە پێی ئەم ڕسمەی کە هەمانە ڕسمەکان زۆرن ئەڵێم بە مناڵەکە خۆم یەک جار بۆی دروستەکەم ئەمە دانێم بەم مکعبانە سێ گۆشەیە 4 گۆشەیە لاکێشێ ئەو ڕسمم بۆ دروست کرد تۆزێ ئەمەیان قورسە بەڵام زۆر زەرورە هەموو مناڵێک بتوانێت ئەم یاریە بکە شتێکی کەمان هەیە مامۆسایان ئەمە هەڵکۆڵراوە دائم لە مناڵ ئەوانەی کە دواکەوتنی گەشەی ژیری قورسیان هەیە یا ناتوانن قەڵەم بگرن لەسەر لاپەڕەیەکی ئەیفۆر بە قەڵەمەکە ئەچێتەوە بە سەریا ئەنواعمان هەیە ئێستا ئەمە یەک ئەومان هەیە ئەمەمان هەیە یەکەم جاروانسە تەبان لەو شێوە و هێڵەیدا دروست دەست پێەکەی کە ئاسانە کێشاوردەوەدە بۆ قورس ئەنواعمان هەیە اینجا ئێمە وەکو ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە دووسێ پاکێجمان هەیە ئەم کتێبەمان هەیە یاری کەوفێر بە یاری کەوفێر بە ئەمە بۆ باخچە بۆ پۆلی 1 و 2 3 یعنی هەر ڕێک لێی نووسراوە بۆ باخشەوە ئێمە بەکارێن بۆ مناڵانە کە گرفتی قورسیان هەیە بۆ نمونەڵێ کامیان دڵخۆشە و کامیان دڵتەنگە اینجا کامیان لە ناوەی کامیان لە دەرەوەی کامیان گەورەیە کامیان بچووکە ئەمە پاکێجەکە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە لەگەڵ دکتۆر فەرهادا دکتۆر فەرهاد خۆی خەریجی پەروەردەی تایبەتە ئەم کتێبەمانین کردو ئەیەن بە قوتابیەکان لێرە پاکێجەی کەمان هەیە ئەم پاکێجەیان تایبەتە بۆ پۆلی 1 و 2 3 ئەمەشیان تایبەتە بە پۆلی 4 و 5 و 6 لە ناو ئەوانە مامەسەل لە ناو ئەوانە ئەنواع ئەو ئاسانکاری تایە بۆ مناڵەکان لە ناو یەکێکیانە باسی ئەوە لە ئەوەڵ ڕۆژەوە کە مناڵەکەیەتە لای ئێمە مامەسا شتێکی ئاوایە دەینێ بۆ نمونە ئەڵێ جلگۆڕین بە مناڵەکە ئەڵێن کە چویتەوە بە ماڵە ئەگەر خۆت گۆڕی لە کاتی خۆیان یەک دانیان بۆ یاغەکە لە کاتی خۆیان خەوتی مۆبایل کەم بەکاربێنە سعیکردن سڵاوکردن کە چویتەوە بۆ ماڵە سڵاو کرد ئەمە ئێستا لە هەڵەبجا تقریبی لە 12 قوتابخانە و 3 باخچە من ئەمەم جێبەجێ کردووە چۆن لەسەر ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ئەیکەن بە بەحسێکی گەورە 3 دکتۆرمان لەگەڵایە لەگەڵ کاروان و خۆم ئەمە بۆ نمونە وتومە سەعات دەبخەون من 2:30 شەو
ئەچم بۆ ماڵەکە تەقەیەم لە دەرگا ئەڵێ مامۆستا ئاسکە مناڵەکە خەوتووە ئەڵێ بەڵات خۆ ڕستێکی بگرێت سەعات بۆ نمونە 9 ڕۆژ کاتێککە دەوامی دوانی وەڕوانە بزانە سعیەکە پێمەڵێ ئیتر وام لێ کردووە شتێکی زۆر باش 20 مناڵم هەڵبژاردووە بۆ ئەم بەحسەکە کە ئیشیان لەگەڵاکەم 20 مناڵیشمان هەڵبژاردووە کە ئیشیان لەگەڵا ناکەین ئەیکەن بە بەحسێکی زۆر زۆر گەورە اینجا ئەمە هەمووی ئەمە بۆ بیرکاری بۆ کوردی بۆ ئینگلیزی بۆ هەمووی ها مناڵەکان سەر لێوە ئەڵێ ئەیەکە نەنووسراوە بیەکە نووسراوە بە مناڵەکەی فێرەکە اینجا ئەی کەپیتاڵ و کەی سمۆڵ ئەمە بە کاڵی نووسی و مەڵێم تۆخی کەرەوە ئەمە ڕۆژانە لەگەڵ ئەو مناڵانە بەکارێنین تاوەکو بتوانین هاندەربین بۆ ئەوەی ئەم مناڵەت بگەڕێتەوە بۆ ناو کۆمەڵگا شتەکان زۆر زۆرن بە پێی ئەوەی ئێستا 27 مناڵمان هەیە ئەم 27 مناڵە کە لەم هەفتا بەشدارە بن ئەو 27 منداڵە تەنها لە تەواوی یان بڵێ وەرزەکەیدا بەس ئەم هەفتەیە دەتوانن بەشدار بن دوایێت جێگرەوەیان هەیە ئەم هەفتە تەواو بوو 3-4 مەکتەبە بەڕێز کردومانە یەکەم خولکە کردمان قوتابخانەی مەولەوی بوو لەگەڵ یەکێتی برایان 27 تەلەبەمان جیا کردەوە دوای ئەوە مەکتەبی وە هەیە 2 تەلەبەی هەیە مەکتەبیان 19 هەیە مەکتەبی 30 هەیە بە پێی کە گەیشتە 27 بە پاسەکە ڕۆژانە ئەچین بە شوێنیانە ماڵ بە ماڵ سواریانەکەین ئەیانێنینەوە ماڵ بە ماڵیش ئەیان بینەوە ئەیان گەڕینەوە بۆەوە پەیوەندێکی زۆر باشمانەیە سەرەتا مامۆستا ئاسکە زۆر ناڕەحەت بوو 10 ساڵ پێش ئەمە کاتێک کە من لە قوتابخانەی یەکێتی برایان بۆم برای بەڕێز مامۆستا مەریوان پەیوەندی پێوە کردوتی مامۆستا بۆ شایەگە بینم لە ناو پەروەردە وەرە بە حەلیکەین بۆ شایەکە سێرەکەی مناڵی خاوەن پێداویستیە و بێ مامۆسای پەروەردەی تایبەت بێ هیچ یعنی گرفتەکانی زۆر زۆر بوو لەگەڵ ڕێکخراوی فیدای نێودەوڵەتی یەکەم جار بەبێ بەرامبەر بوو شمانە بە بێیانی هیچ شتێک من هاتم لەگەڵ مامۆستا مەریوانە دوایینیان خان دوای وای لێ هات بوو بە پرۆسەیەکی گەورە گروپێکی زۆر زۆر باش هەموو چوارشەمەیەک دکتۆریەتە ئێرە ئەیان بینێ کێشەکانیان بۆ حەلەکەین مەبەستی سەرەکیم چی بوو لێرە مامۆستا ئاسکە یەکەم جار دایک و باوک بە عیبێ ئەزانی ئێستا بە تەلەفۆنێک 627 مناڵمان هەیە لە ماوەی 2 ڕۆژاویان هێنینە ئێرە یعنی ئێستا لەم ڕێکخراوە وەرە ئێرە چوارشەمە وازانی عیادەیە ڕۆژەکانی کە وەرە ئێرە وازانی ئیشێکە ئیش لەگەڵ هەموو کەسێکایەکەی بۆ ئەم دەورە سە مناڵی سووریمان لەگەڵایە مناڵی ئاواری عەرەبمان لەگەڵ سووریەکان سێرەکەی ئەوانەی کە خەڵکی ڕۆژ ئاوای هەیانە لە کێشیان لە زمانەکە هەیە بەڵام مە هێناومان لێرە ئیشیان لەگەڵاکەین بێتاقەتیان دەرەکەین لەبەری خۆیان بە ئاوارە نەزانن خۆیان بە خاوەن بەڵک بزانن لێرە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ئێمساڵ یاری بە شێوازێکی زۆر جیاواز و زۆر ئەکتیڤتر ئیشەکەمان کردو زۆر زۆر باشە کاتەوە وردەکاری ناو ڕێکخراوەکەمان پێگەیشت هیچ شتێشکە ماوە کە باسی وردەکاری ناو ڕێکخراوە بکەین شێوازی کارکردنەکە شێوازی کارکردنەکان ئێمە لێرە کە ئیش لەگەڵ ئەو مناڵانە ئەەکەی یەکەم جار کێنێرە بە حکمەوەی کە خۆم سەرپەرشتیاری پەروەردەی تایبەت بڕاستپاردە لە هەمووی 100 قوتابخانەم لایە خۆم بەتەنیا بەزی ناو هەڵبجان دەرەوە ینی کەوت بەڕێوەبەرایەتی گشتین دەرەوە هەڵبجەشە 100 قوتابخانەمان هەیە 627 قوتابی خاوەن پێداویستمان هەیە یعنی زۆر مەگەر چی زۆربەی زۆریانە ناسم نزیکە 52 مامۆستای پەروەردەی تایبەتمان هەیە لەو قوتابخانەی کەم قوتابی خاوەن پێداویستی لێبێ هەوڵمان داوە کە مامۆستای پەروەردەی تایبەتی ئێستا لە هەڵەبجە 5 خەریجی پەروەردەی تایبەتێ دانەمەزراوە یعنی لەم کامێرەی ئێوە لەم تەلەڤیزیۆنەوە داواکەن لە وەزارەت کە هەڵەبجە جیاوازە لە شوێنەکانی کە 627 قوتابی خاوەن پێداویستی زۆر زۆرە با ئەو پێنجەمان بەگرێ بەس بۆ دانێ بەوانە بێش بۆ دانێ زۆر زۆرورین پێی چکە بەڕاستی جیاوازە هەڵەبجە پێشتر عەرزم کردی ئیش لەگەڵ ناوەندی و ئامادەی و زانکۆی شاکە ڕاهێنانی پێشوەختە و ئەوە نییە ینی بڵێ تەنها قۆناغی بنەڕەتی بە تەکید ئێمە تا زانکۆ اینجا ئێمە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە لەوانەیە مامۆستا مەریوان باسی کردبێ بۆت خول بۆ دایک و باوک بۆ مامۆستای پەروەردەی تایبەت تا بەڕێوەبەری گشتی پار و پێراروانە خولمە بۆ سەرپەرشتیارە بەڕێزەکانیش کردەوە سەرپەرشتیاری پەروەردەی سلێمانیش و پێنجوێنیشوان هێنایە ئیشەکەوتمان بە ئێستا هەر لە تەوێڵۆ تا زاخۆ سیمینار بۆ
مامۆستاکانی پەروەردەی تایبەت ئەکەینەوە. یعنی ئەو زانیاری چوونە لای جەنابی وەزیر فەرمووی کاکە ئەو زانیاریکە هەتانە بیت بڵاوی کەنەوە بە شوێنەکانە بە شانازیەوە، یعنی هەرچیمان پێ بکرێ کەم تەرخەمی ناکەین. زۆر تا دەستکان خۆش ماوەسا سلامت.